زیرەکی دەستکرد لە گۆڕەپانی جەنگدا لە نووسینی بەڕێز نەوزاد عومەر عەلی. چیتر زیرەکی دەستکرد لە جەنگی مۆدێرن یان ئەوەی پێ دەڵێن نەوەی پێنجمی جەنگ تەنها یارمەتیدەرێک نییە، بەڵکو لە بەڕێوەبردندا بووەتە هاوبەشیەکی استراتێژی کە لە سێ ئاستی بەستە و بە یەکەوە کار دەکات، لە کۆکردنەوەی زانیاری هەواڵگریەوە تا دەگاتە ئاستی جێبەجێکردن. یەکەم، شیکاری بۆ داساکان و ناسینەوەی ئامانجەکان دەکات. دەتوانین بڵین ئەرکی بەڕێوەبردنی ئۆپراسیۆنەکان دەگرێت ئاستۆ. دووهەم، هاوشێوەکردن و دروستکردنی سەناریۆ بۆ هەموو ئەگەرەکان لە ڕێگەی تەکنەلۆژیای سێڕەهەندی مەجازیەوە دەکات. سێهەم، سەناریۆی ئۆپراسیۆنە سەربازیەکە پاژەوەی بڕیارێکی کۆتایی لەسەر دەدرێت بە ڕێژێکی زۆر بەرز تا ئاستی هیچ هەڵەیەک جێبەجێ دەکات. ئاستی یەکەم، پێشتر لە جەنگی نەریتیدا شیکاری هەواڵگری چەند ڕۆژێک یان چەند هەفتێکی دەویست، بەڵام ئەمڕۆ لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە وەک فەرماندەیەکی مەیدانی کە تەنها لە ماوەی چەند چرکەیەکدا ڕەوتی داتایکی بەرفراوان هەڵدەمژێت، وەک وێنەی مانگی دەستکرد، گرسە ڤیدیۆکانی فڕۆکەی بفڕۆکەوانی چاودێری، کامێرای هاکراو کە بەهۆی هێرشی سایبریەوە لەسەر زەوی هاک دەکرێن، هەروەها جگە لە پەیوەندی تەلەفۆنی ڕێگری لێکراو، پستەکانی سۆشیال میدیا و ڕاپۆرتە هەواڵگریەکان. لە ڕێگەی ئەم هەموو ژاوەژاوەی زانیاریەوە، سیستەمی زیرەکی دەستکرد گونجاوترین نەخشە بۆ گرتنەبەری جەنگەکە دەردەهێنێت بۆ ئەوەی چاودێری جوڵەی هێزە سەربازیەکانی دوژمن بکات. ئەمانجا ئەگەریەکان پۆلین کات، جا تاک بن یان ژێرزەمین و بینا یان شوێنی جوگرافی و ڕایلقاری بن بۆ ئەوەی بتوانێت گونجاوترین چەک بۆ لەناوبردنی هەر یەک لەو ئامانجانە دیاری بکات. هەموو ئەمانەش لە کاتی ڕاستەقینە و ڕاستەوخۆدا ئەنجام دەدرێت. ئاستی دووهەم، زیرەکی دەستکرد وەک ڕاوێژکاری استراتێژی لە پێش دەرگا داخراوەکانەوە پێش ئەوەی یەک تەقە بکرێت کار دەکات. هاوشێوەی مێشکی سەرکردە سیاسیەکان پێشبینی بۆ ڕێڕەوی ململانێ هەموو جۆرە ئەگەرێک لە ڕێگەی بەکارهێنانی تیۆری ئەگەری، تیۆری یاری، داتای مێژووی جەنگەکان و ئەو استراتێژیە سەربازیانێکە پێشتر لە بەڕێوەبردنی جەنگەکاندا بەکارهێنراون دەکات. ئاستی سێهەم، لێرەدا زیرەکی دەستکرد وەک جەنگاوەرێکی بێڕۆح بە ترسناکترین شێوە خۆی دەردەخات، بەبێ ئەوەی مرۆڤ دەست بۆ هیچ ئامێرێک ببات بە چەکی زیرەک و ئۆتۆمۆبیلی خۆئاژۆ شەڕ دەکات. هەروەها لەو جەنگەدا فڕۆکەی بێفڕۆکەوان، موشەکی کروز و ئۆتۆمۆبیلی خۆئاژۆ لەگەڵ زیادبوونی سربەخۆیدا لە وشکانی، دەریا و ئاسمانی جەنگەکەدا دەسوڕێنەوە و توانایی ئامانجگرتن و جێبەجێکردنی هەموو ئامانجێکیان هەیە. بەم شێوەیە زیرەکی دەستکرد نەک هەر لە شەڕەکاندا هاوکاری مرۆڤەکان دەکات، بەڵکو بە تەواوەتی جێگێ دەگرێتەوە.